پێشمەرگە و پارتیزانێکی ماندوونەناس، ڕێبوارێکی تینووی ڕزگاری خاک و داکۆکیکارێکی سەرسەختی ئازادی، ورەبەرزێکی پۆڵاین و کۆڵنەدەر. ئەمانە و دەیان سیفاتی بەرزی مرۆڤانی تر دەدرێتە پاڵ کۆچکردو و سدیق عەلی تۆفیق کە ناوێکی ئاشنا و ناسراوی سنووری قەزای دەربەندیخان و سنووری پارێزگای سلێمانیە. باوکم یعنی بەعام کەسێکی هادەوو لەسەرخۆ بوو. ئەو ئامۆژگەرانەی یا ئەو شتێک کە بۆ تەوانەی ژیانمان بۆ ئێمە کوڕەکان خانەوادەی هەمیشە باسی لەوە کرد کە لە کاتی ناومێدبوونە ئەو کاتە ئومێدتان زیاتر هەبێ. یعنی ئەمەش ئەو ئامۆژگارێ بۆتە بەشێک لە ژیانمان کە ئیشەڵا هەموو کات بۆ ئومێدەوە بۆ ئامۆژگارانەوە ئەوەوە ئینشاءالله بەردەوامە بین و جێبەجێیەکەین. جگە لە لایەنی سیاسی و عەسکەری لایەنێکی تری هەبوو باوکم کە زۆر خەمی ژینگەیە بوو. لایەنێکی ئەو لایەنەی یعنی زۆر ژینگە پارێز بوو، خەمی ژینگەیە خوارد. تەنانەت لە ئەم سروشتە جوانە کە هەیە لە پشمانەوە خەمی ئەوە بوو لە ڕاوچی بیپارێزێت لەگەڵ کۆمەڵی خەڵکی دڵسۆز ژینگە پارێزوە. لایەنێکی تری حەزی لە سەوزایی بوو، یعنی ئێمە پارچە زەویەکمانە بوو لە بابای پیرانی بۆی مابووەوە. یعنی کردی بە باخێکی خنجیلان و جوان زۆربەی کاتەکانی لە دوای التیزامات لەوێ بەسەرە برد. ئەوە لە سەردەمی شاخ و خەباتی شاخ کە بەرزترین ئاسی خەبات پارتیزانی بووە، کۆڵنەدان بووە، باوکم بەردەوام بووە لەو خەباتەوە. لە خەباتی ناوشار و دروستبوونی حکوومەتی کوردستانیش ڕۆڵێکی کاریگەریە بووە. لە دواتر هەمیشە لە بەرەوەی ڕیفۆرم خواست چاقی گشتیا بووە. یعنی پیاوێک بوو پەسەندنەکراو بوو لە لای گەندەڵخوازان، پیاوێکی پەسەندنەکراوی لای گەندەڵخوازی بوو، بەڵام هەمیشە خەمی چاقی گشتی بوو. یعنی بۆ نمونە لەو پەڕی ئیمتیازات ژیانێکی باش دەستی لە هەمووی هەڵگرت لە پێناوی چاقی گشتی و هەرگیز جیاوازی لە نێوان کەس و کاری خۆی یاتەنانۆک و کوڕەکانیشی لەگەڵ خەڵکی تران نەکرد. ئەمە لەوانەیە زۆر کەسی شایەتی ئەو واقعە بن. یعنی هەمیشە ئەوەی ئەوت کە دنیا زۆر کورتە، ئەوەی ئەمێنێتەوە یعنی ناوێکی باشە، سیفاتی باشە. بۆ نمونە ئەوەی ئەبێتە جێگەی شانازی بۆ خانەوادە، بۆ کوڕەکان، بۆ هاوڕێ، لە هەنێک خەڵک سەرۆت و سامان هەنێک شت جێمێنێ. بەڵام لە باوکی ئەمە کە لە پورێ لە تێکۆشان و ڕووسیر و سەربەرزی جێماوە کە جێگەی شانازیمان. ئەوەی سیفات بیانێن پیاوەکو وتم لە ژیانە کە نە خۆی هەنەمەوقعی بەکارهێناوە، نە ڕێگەی داوە بە ئێمە شۆک و کوڕی، نە کەس و کار و هاوڕێیشی، هەمیشە بە یەک چاوسەیری هەموو چینێکی کردو بە ئێمەیشەوە. یعنی ئەمەش جیاوازیمان نەبووە لە خەڵکێکی ئاسایی. خاستێک بە پێ ئەوی لە کارتی پارتیزانی و پێشمەرگەیدا نەبڕاوبوون لە ساڵی 93 پێم وایە غەڵەت نەبم لەلایەن ڕەوانشاد کاکنەوشیوان و جەنابی مامجەلالەوە مەدالای ڕێزلێلانیان پێبەخشرا. مۆزوعی ڕەفاقەتی باوکم لەگەڵ سەرکردەکانە یاخود لەگەڵ ئەو کەسە دیارانەی ناو شۆڕش و شەقامی ئەمڕۆی کوردیە هەر لە شاخەوە درێژکراوی ناو شار بوو. یعنی لە هاوڕێی سەربازی یا ئەو سەرکردە کۆنانە یاخود ڕۆژنامەنووس یا چینی گەنج، یعنی لە هەمووی چین و توێژێقاتیەکەڵێکی باشیە بووە، لاقەتێکی باشیە بۆ نێکات ئەلاقاتەکانی پێوەست نەکرد بە حیزبایەتیەوە یا بە ڕووی ئەوەوە هەر عام لەگەڵ هەموو چین و توێژێقاتیەکەڵێکی باشیە بوو. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی ئایا پێم وایە ئەگەڕێتەوە مێژوەکەی بۆ ساڵی 2005 ئەگەر غەڵەت نەبم. ئەو کات لە یادی ڕاپەڕینی خانەقین ئایا پێم وایە کە یەکێک لەو داواکاریانەی کە باوکی ڕەحمەتیم هەیەتی داواکە کە یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەو کات لە ساحەکە هەبوو ئەو لەم زۆنا ساحب دەسڵات بوو داواکە کە بە خزمەت وەڵامی خەڵکی کوردستان باتەوە، ئەو خەڵکەمانوە ئەو خەڵکە
بەشخراوە بە خزمەت یعنی لەو کاتێشە ئەم خەمی چاخەی گشتی و خزمەتی هەبووە بۆ کۆمەڵانی خەڵک بۆ ڕاپەڕیمان کرد کورد ئازاد بێ بە دەوڵەت بێ بە ئین بەڵام بەداخەوە ئەڵێم کە ئەو ڕاپەڕینیان والیە کرد دوو حیزبی دەسڵاتدار بۆیە کردیان بەوەی کە ئەم ڕۆژان پێ دروستکە کە ئەیبینین کە خەڵک بێزارە لە ڕاپەڕین کە ناوی ڕاپەڕین خەڵک شەرمەکە طبعاً تۆ لە ئیمتیازات و ژیانی کەوە بێ دەست لەمانە هەڵگریت بۆ ژیانی ناو خەڵک و معاناتی ناو خەڵک حتمما تووشی ڕەخنەی شەبی یا سەرنجەبی بەڵام هەمیشە باوکم ئەیوت یعنی ئینسان یەک جارەژی یەک جاریش ئەمرێ ئەبێ قەناعەتی بۆ مەبدەئە بێ کە تایەتی و چاخەی گشتیشی خستووە پێش هەموو ینی خۆی لە خەڵک گیان نەکردەوە ئەوی ئینسان یەک جارەژیت کە بێت و ژیان یەک جارە با ئینسانیش یەک جار بە سەربەرزی بمرێ ئەوەی لە خۆی دوای خۆی جێمێنێ کاری باشە بێ خزمەت بێ نەقشتی شخصی طبعاً تۆ کەسێکی دیار بوو کاریگەر بوو لەم ناوچە حتمما تووشی ناڕەحەتی و ڕوبەڕوونەوەی هەنێ واقع بێ بەڵام یعنی چۆن هەموو کاتەیوت ئەوی من بەعس لە بەهێزترین دەسڵاتیا بووە ئەم پارتیزان بۆ داوێتێ شاخ لە کاتێکیشا کوردستان و حکوومەتی کوردی پێویستی بەوە بووە بەڕاستی خزمەت بکرێت لە دوایینەوەیەکەوە زۆر بە شێوەیەکی بێمان و بوون لەو بوارە کاریکردوە کاتێکیش خەباتی شاخ ئامانجەکانی نەپێکات لە شار لە کاتی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان یەکێک بوو لە دابنجێنەرای بزوتنەوەی گۆڕیانی بۆ پەڕی بێگوێدانە هیچ بیرکردنەوەیەک لە بەژەوەنتی شخصی خۆی ڕاستەوخۆ کە بزوتنەوەی گۆڕان لە پێناو ئاماجی گشتی و شاخی خەڵکا دروست بوو بێگوێنەدانەدانە هەموو ئەو ئیمتیازات و ئەو بیرکردنەوەانە ئەو بەرەی هەڵبژات کە چاکەی گشتیە و کە خزمەتە بە خەڵک کۆتا قسەم لە ساڵاتی ئەم لەم ماوەی ئەم دوو ساڵەدا کەلێنێکی زۆر گەورە بوو لە ژیانی خانەوادەکەی هاوڕێکانی بەڵام شتێکە بێتە شانازی بۆ ئێمە هەمیشە دڵمان پێخۆشە ئەو ناوەپاکەیەتی ئەو ڕۆیەتی کە هەمیشە توانین ئێمە و هاوڕێیانیشی شانازی پێوە بکەین یعنی هەنێ مردن هەیە وەکو ئەوە دووبارە لەدایک بیتەوە پێم وایە ئەوەی باوکم ئەو شانازی پێ بڕێ وەک دووبارە لەدایک بوونەوە وایە مردنەکەیشی هاوڕێ و هاوفکرەکانی گەواهیدەری دڵسۆزی و نیشتیمانپەروەری خۆی و خانەوادەکەین و شاید حاڵی زیندوی قوربانیەکانی سدیق عەلی و خێزانەکەین ئەو چ لە شاخ و چ لە شار خەم و مەهامی سەرەکی خەمی گشتی بووە پێشەکی هەزاران سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهید کاک سدیق و تەواوی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان یەکەم جاری ناساندنی من لەگەڵ کاک سیدیقا یەکەم ڕۆژی ڕاپەڕینی قەزای دەربەندیخان بوو دەتوانم بڵێم یەکەم کەس بوو کە پێشوازیم لە هێزی پێشمەرگەی تان کرد بۆ دەربەندیخان و کاک سیدیقیش یەکەم کەس بوو کە لە پێشووی ئەو ڕەتڵی هێزی پێشمەرگە بوو لەوێ دوای ماندوو بوون و سڵاوکردن لە بە یەکتری خۆمانمان و بەڵام ئێمە وەکو عایلەی و خێزانی پێشتریش خزمایەتیمان بۆ ناسیە بەڵام بە حکمی تەمەنی مناڵی من و کە پێشتری ئەیش لە تەمەنێکی زۆر کۆندا ڕۆیشتوە هێزی پێشمەرگەی کوردستان و ئەتوانم بڵێم یەکەم دیدار و یەکەم چاوپێکەوتنمان بوو دووبارە لە دوای دروستبوونی هێزی پێشمەرگەی کوردستان بە توایبەتی سوپای یەکگرتووی کوردستان یەکەم فەرماندەی فەوج کە بۆ دەربەندیخان دیاری کرا لە سوپای یەکگرتووی کوردستانە کاکسی فەرماندەی فەوج بوو ئێمە شەوکاتە وەکو پێشمەرگەی سەر وەکو پێشمەرگە و چی وەک سەرباز لە فەوجی ناوبراودا دەستمان بەکارکردون کرد و لێشەوە ئیتر کاری پێکەوەی من لەگەڵ کاکسیخا بەردەوام بوو هەتا دوای ویزگەی دروستبوونی بزوتنەوەی گۆڕوان پێکەوە بووین دیارە کاکسی جگە لەوەی کە پیاوێکی شۆڕژێر و تێکۆشەر و لە بنەماڵەیەکی شۆڕژێر بووە و پیاوێکیش بوو هەمیشە لە خزمەتی خەڵک بوو و بەردەوام لە بەرەی خەڵک بوو بە تایبەتی چینی هەژاران دایمە ماڵەکەیشی یەکێک بوو لەو ماڵە و خانەوادانەی کە هەمیشە کراوە بوو بە تایبەتی بۆ خەڵکی بێنەوە بۆ ئەو خەڵکانەی کە پێویستیان بوو یاخود زەرورەتیان هەبوو ئیشوکاریان هەبوو کاکسی هەمیشە بەدەمی ئەو جۆرە خەڵکانەوە بوو و کاکسی یەکێک بوو لەو پیاوانەی هەمیشە حەز لەگەڵ
حەزی بە چاکەی گشتی و خزمەتی گشتیە کرد و زۆر جار هەوڵیشی ئەدا بۆ خزمەتکردن بە تایبەتی لە بواری پرۆژەی خزمەتگوزاری بە تایبەتی لەو ناوچانەی کە پێشتر لە ڕابردوو لە سەردەمی شۆڕشدا کە کاکسیدیق داکاری پێشمەرگایەتی و خزمەتی کاکسیقی پێکرا بوو بە تایبەتی ناوچەی قەرەداغ وەکو ئەوەیش وەکو وەفایە کاکسیق یەکێک بوو لەو کەسانەی کە خۆنەویستانە وەکو داواکاریەکی شخصی خۆی بۆ پرۆژەی قیرتاوکردنی ڕێگەی نێوان ناحی دەربەنیخا ناحی باوخۆشێن ئەو پرۆژەیە کە بە هەوڵی کاکسیق بە ئەنجام گەیشت و چەندین خزمەتی تر و بە تایبەتی داواکاری کاکسیق بۆ دروستبوونی پردێک بۆ گوندی پساکان کە ئەیش هەر یەکێک بوو لەو گوندانەی کە پێشتر کاکسیق خەباتی تێدا کرده بوو. ئەوەندەی من لە نزیکۆ کاکسیدیقم ناسیوە و کە زۆر جا لە زۆر ویزگەدا و لە زۆر شوێنی جیاواز پێکەوە بین بە هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیە کاکسیق داواکاری شخصی خۆی بێت جگە لە داواکاری خەمی گشتی نەبێت. خۆشتان دەزانن کە کاکسیق لە بەرپرسیارەتێکی گەورەدا بوو لە پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بەڵام لە کاتێکا کە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیش کە دروست بوو یەکانەی کە خۆنەویستانە سەرجەم پۆست و ئەو ئیمتیازانەی کە لە بەردەستیت بوو هەمووی جێهێشت و بۆ لە پێناو بەرژەوەندی خەڵک. ئێمە من جارێ دەبێت بڵێم کاکسیق دەتوانم کەسێکی هەمیشە پشتگیر و معنەیی بوو لە پشتی ئێمەمانانەوە لە دروستبوونی ئێمەوە بۆ ئەوەی کە ئێستاش کە لەم پۆستەدا خۆم دەبینەوە کاکسیق یەکێک بوو لە هاوکار و پشتیوانەکانم. من لێرەدا لە ساڵ ڕۆژی کاکسیقا ئەوەندە دەڵێم پایامی ئەمە دووپات دەکەینەوە کە بەردەوام بین لەو خەباتە و لەو مێژ و ڕابردووی کە کاکسیق لە پێناوی خەباتی کردووە و دەتوانین درێژە پێدەری بین و پیاەکی بەوەفا بین و بتوانین ئێمە کەسێک بین بتوانین عەدالەتی ئیجتیماعی کۆمەڵایەتی دابین بکەین و بتوانین کەسێکی خزمەتگوزار بین و بەردەوام لە بەرەی خەڵک بین. ئەو لە دوای دروستبوونی حکومەت یاریە سەرباری وەرگرتنی چەندین پۆستی سەربازی هەمیشە پشتی لە دەسەڵاتی گەندەڵکار و ڕووی لە خەڵکی مافخوراو کردووە. هەر ئەوەش بۆتە هەوێنی ئەوەی یەکێک بێت لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان و دەستبەرداری پێگە سەربازەکەی بێت و تا کۆتایەکانی تەمەنی پاڵپشتیکاری پرۆژە چاکسازەکەی نەونشروان مستەفا و بزوتنەوەی گۆڕان بێت. بەڵێم بنەماڵێکی شۆڕژگێر نەم بنەماڵە کاکسیق بە تایبەتی من لەگەڵ باوکیا زیندان بووم زیندانی سیاسی لە ساڵی هەشتاکانە کاکزیق و کاکنامیقی برایەکە بوو کاکزیق بە ناوی کاکنامی خۆشەهید بوو ئەو سەردەمە هەشت بوو ئەنفا لە بەدناوەکە بوو شەید بووە تا ئێستا گۆڕیشی نییە باوکی بە ورەیەکی بەرزۆ لە زیندانە پیان و کوڕەکە و شەهید بووە هیچ شینێکی ورەی خۆی دانەڕما یعنی دڵخۆشی ئەمە یەکرد زۆر بەتوانا بۆ عایلەیەکی شۆڕژگێڕن بەڕاستی شۆڕژگێڕن عایلەیەکن بە معنای عایلە بە معنای شۆڕژگێڕی شۆڕژگێر بوون. کاکزیقیش پیاوێک بووە لە 2009 هاتۆدە دەرەوە لە ناویەکێتی لە ناو بزوتنەوەی گۆڕانە چالاکی هەموو ئیشێکی کردووە بەسەربەرزی بە هەموو ئیمتیازاتێکی یەکێتی دەیەتی پێم پیاوە تەنەزولی نەکردو هەر گۆڕان بووە و هەر شۆڕژگێر بوو هەر بە مەوقیف بوو. بەڵێ باوکی کاکزیق لەسەر کاکنامیق و کاکزیق زیندان بوو لەسەر کاکنامیق و کاکزیق زیندان بوو وەکو بەعز گرتی و بەعسی شۆفێنی گرتی بوو لەسەر کاکنامیق و کاکزیق زیندان بوو. کوڕەکانی پێشمەرگە بوو ئەو سەردەمە ساڵی هەشتاکان زەمانی بەعس ئەگەر کەسێک پێشمەرگە بووایە ئەبوایە کەسەکە بهێنایەتەوە تەسلیمی بەعسی بکردایەتەوە. کاک عەلی تۆفیق باوکی کاکزیق و کاکنامیق بە هەڵوێستی هەبوو سژنی زیندانی هەڵبژار نەچوو کوڕەکەی بێنێتەوە تەسلیمیکە زیندانی هەڵبژار 2 ساڵ و 9 ڕۆژ لەگەڵ منا زیندان بوو دوایەوە بە عافواتی لێبوردنی گشتی بەربوو. کاردانەوەی کاک عەلی تۆفیق کاردانەیەک زۆر ورەی بەرزورەیەکی پۆڵاینی هەبوو ئەو دڵخۆشی ئەمە یەکرد یعنی ئەوە بوو یعنی تێک نەچوو بێتاقەت بێ بڵێ زۆر بێباکانە تەنەزولی بۆ بەعس نەکرد ورەی بەرز و ورەی پۆڵاین بوو. کاک عەلی تۆفیق یەک مشکیلێن بوو هەتا ئیسا کوڕەکەیشی گۆڕینی. بەڵێ من لە ئەو کاتە کاکزیق دوای لە 2009 لەگەڵ کاکزیقا بەرکەوتنی باشمە بووە بە مەوقیف بووە هەڵوێستی جوانی بۆ هەڵوێستی جوامێرانەی هەبووە یعنی
زۆر بە مووقیف و زۆر بە هەڵوێست بۆ چەنەها جار پارەی باش ئیمتیازاتی باشیان خستۆتە بەردەستی بگەڕێتەوە لە مووقیفی خۆی تەنەزولی نەکرد هەتا ئاخر ڕۆژ وەفاتی کردووە. کاک سدیق بە مووقیف و مووقفێکی زۆر جوانی بۆ زۆر بەقوت و مووقیفی باسی ئەوانەی کردووە چەندجا و پارتیزانیش بۆ کاک سدیق نەچوەتە ناو ئێرانەوە هەر بە پارتیزانی ماوەتەوە هەتا 91 ڕاپەڕینەکە بووە. چەند جار باسی کردووە باسی ئەوەی کردوڵێ مە شۆڕشمان بۆ نەکرداوە خەڵ گیرفان پڕکردن و کۆمەڵە مەساڵح و شتی بێ کاک سدیق هیچ مەساڵحێک و هیچ دەستکەوتێکی نەبووە لە ئەم شۆڕشە. بۆی هاتە ناو بزوتنەوەی گۆڕان بۆ شۆڕشی مەدەنی هاتە ناو بزوتنەوەی گۆڕانەوە بوو تەمەەن ڕێگەی پێنەدا و وەفاتی کرد. هیوادارم هەموو برادەرانی ئەوانە ئەی ناسنەوەی پێشووتر ناسوێتی و ئەیشی ناسوێتی ڕێبازەکەی کاک سدیق بەرنەدا ڕێبازێکی جوانی هەڵبژار. هیوادارم برادەرانی وەفای کاک سدیقیان لەبیر نەچی. عمید کاک سدیق علی تۆفیق یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان، پیاوێکی بەورە کە سزای سیاسی مەبادی و پرەنسیپە ویژدانەکانی کاڵ نەکردەوە و تا کۆتایی لەگەڵ خوا و خەڵک و کۆژانەکانی میلەت مایەوە. ڕەوانشاد کاک سدیق لە دوو وێزگەی گرنگی نیشتیمان سازی کوردستانیدا لەبەردەم دادگای میلەتەکە و لەبەردەم میلەتەکەیە بە سەربەرزی لە بەرامبەر خوا و خەڵک و مێژوولەی دەچوو. لەو کاتەی کاک سدیق وەکو پێشمەرگەیەک و وەکو پارتیزانێک دەستی بە خەبات کردو و چەکی هەڵگرتووە، وەکو پیاوێکی بەهێز و بەورە کە سەرچاوەی ئیلهام بووە بۆ خۆشەویستی نیشتیمان و بۆ ڕەتکردنەوەی واقعێکی تاڵ و دروستکردنێکی واقعی نوێ بەشداری دەیان نەبەردی و شەڕ و بەگشتداچوونەوەی لەگەڵ ڕژێمی بەعسا کردووە و خۆی چەندین جار بریندار بووە و برایەکیشی کە وەکو شەهیدی گۆڕونە شەهید نامق پێشکەش بە ئازادی و بەسەر بەخۆیی هەرێمی کوردستان کردووە. فەرماندە و پارتیزان و هەڵسوڕاوی دیار و دانەبڕاوی بزوتنەوەی گۆڕان سدیق علی لە تەمەنی 56 ساڵیدا لە بەرواری 38 ساڵی 2022 دڵە گەورەکەی لە لەدان کەوت و هەر لە زەدی خۆی لە گوندی کوێرەک لە سنووری دەربەندیخان بە خاک سپێردرا.